دووبارە سڵاتان لێبێت لە بارکەستێکی دیکەدا لەگەڵتانین لەگەڵ یەکێک لە جوتیارە نمونەیەکانی فێستیڤالەکە ئەویش مامۆستا محەممەد ساڵحە. مامۆستام کاتت باش. سپاس بۆیەوە مەمنونم هەموو کاتێکە باش. خۆشحاڵم کە بێکەوە لێرە گفتوگۆ دەکەین و لەسەر فێستیڤالەکە دەکەین. بەڵێ مامۆستا بەرهەمی ئەم ساڵتان بەلاوە چۆنە؟ بەرهەمی ئەم ساڵ هەرچەند تۆزێک کەمە بەڵام بەرهەمێکی جوان و ناوازەیە، شتێکی جوانە. هەموو هەنارەکانمان ئەم ساڵ جوانن، هەرچەند بارانیش نەباریوە. زۆربەی کادۆ قسەی دەکرێن دەڵێت دەبێت هەنار باران لی بدات بۆ ئەوەی خۆشتر بێت، بەڵام تا پێسا و بارانە نەبیاریوە و فێستیڤالەکەش دەستی پێ کردووە. ئێمە ساڵانە بارانی سەناعی بۆ بارێنین لە ڕێگای مەڕەشەوە. بەڵێ لە 15 جارێک بۆیە بارێنین، لە 15 جارێکی کە بارانی بۆ بارێنینەوە، هەم بۆ ئەوەی تۆز و خۆڵەکەی لێکاتەوە، هەم بۆ ئەوی تۆزێ ڕەونەقی جوان کە پێسەکەی خۆشترەکە جوانتریەکات. ئیتر بەڵام ناگا بە ئینی باران خۆی ئەو نایترۆجین و بەعزێ مەوادی تایە کە خوێکان و کانزاکان ئەوانە لە بارانە هەیە، لە ئاوی بیرەکە کەمتر هەیە. زۆر باش لەبەرەوەی هەتاو لێ نێیاوە. واتە هەناری هەڵەبجە بارانی خۆی لێیە. هەناری هەڵەبجە ئێستا ئێمە لای ئێمە بەڵێ بەس هەرماوێتی ئێستا. باشە مامۆستاگیان پێمان بڵێ هەناری هەڵەبجە لە چ ئاستێکدایە براورد بە شارەکانی دیکەی وەکو ئێران و پیران شار و ئەمانە؟ هەناری هەڵەبجە براندێکی تایبەتە، یعنی هەناری ساڵەخانی لە ناو هەڵەبجە لە منتیقەکە و بگرە لە هەر چوار پارچەی کوردستانیشە هەنارێکی تایبەتە. سووری هەیە کە دیالە هەیە، مەراغە و سەردەشت هەیە، کرماشان هەیە، بەڵام ئەمانە هەرێکی جۆرە هەنارێکن. زۆر باشە. هەرێکی تامێکیان هەیە، بەڵام هیچ کامیان ناگەن بە تامی هەناری هەڵەبجە ئەگەر زوڵمم لێ نەکردبن. باشە مامۆستا خۆت باسی هەناری ساڵەخانەوی کرد. بەڵێ ئەم هەنارە چی وا دەکات کە جێی بکاتەوە لە هەم هی ناوچەکانی دیکەوە هەم هەناری هەڵەبجە؟ بەڵێ خۆی ئاو و هەوا و خاک سێشتن زۆر زەرورن بۆ هەموو بەرهەمێک. بەڵێ ئاو خاکی هەڵەبجە و هەواکەی بۆ هەنار زۆر پێویستە، زۆر شتێکی چاک و نایابە. خاکەکەی هەم خۆڵە هەم چەوی هەیە، ڕۆژی گەرمە زۆرە و گەرمەژنا، ڕۆژی گەرمە شەوی فێنک و ساردە، لەبەرەوە بەرهەمێکی جوان تەیاتێ شەوانە ئیسراحەتەکەن ئەو هەنارانە و بەرهەمەکە لە ناوچەکەی ئێمە هەیە. زۆر باشە. وەکەوەی کە زانیاریتان هەبێ گەورەترین هەنارکە لە فێستیڤاڵەیان نمایشکرا بێ کیلۆکەی چەند بووە؟ چەند کیلۆ بووە؟ کیلۆ 250 بووە. 250 کیلۆیەک و 250 غرام. 250 غرام. بەڵێ ئیتر لە کیلۆوە هەیە، لە کیلۆ لە 900 لە کیلۆ 100 تا کیلۆ هی پار کیلۆیەک و 250 غرام بوو یەکەمی فیستیڤالەکە دەرچوو. زۆر باشە. مامۆستا باشە بۆچی ئەڵێن کە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو جوتیارەکان لە بەرهەمی هەنار ڕازێنین لە کاتێکدا کە باخی هەناری زۆریش کراوە، بەڵام بۆچی ئێوە ڕازێنین؟ سێمە تقریبن بە پێ قسەی بەڕێوەبەرایەتی باخداری هەڵەبجە زیاتر لە 9,000 دۆنم باخی هەنارمان هەیە. بەڵێ 9,000 دۆنم. ئەم 9,000 دۆنمە ئیتر شوێنی وا هەیە باش نەبووە، شوێنی وا هەیە ئاوی کەم بووە بە پێی ئەوەی کە وشکە ساڵی بووە. ئیتر بەڵام لەخوا بە زیابێ هەر زۆر باشە. ئێستا تۆ سەیری بەرهەمەکان کە هەمووی جوانە. بەڵێ باشە. گەشتیاران ئەو گەشتیارانەی کە ڕویان کردوتە ناوچەکە زیاتر خواستیان لەسەر چ جۆرێکی هەنارە؟ خواستیان لەسەر جۆری هەناری ساڵەخانیە. لەوە شار یەکەمی بەدەستێناوە؟ بەڵێ ینی ئیسە تۆ لە ساحەکەشە 250-300 کەپرە هەر هەمووی ساڵەخانی داناوە. یعنی نە یەکێک نابینی جۆرێکی هەنارێکی دانابێ. ئەمریکیان داناوە، بەڵام ئەمریکی ڕەغبەت ئەو ڕەغبەتەی نییە. مامۆستا پێشتریش گفتوگۆمان کرد لەسەر ئەمە، وتت کە
یانزە ساڵە تۆ بە بەردەوام هەموو ساڵێک لە پولەکانی فێستیڤالەکە بەشداری جیاوازی ئەم ساڵ بەراورد ساڵانی ڕابردوو چی بووە؟ وە ساڵانی ڕابردوو چۆن بەڕێوەچێت تۆ ئەزمموی هەیە لە هەموو ساڵەکانە؟ ئێمە بە هەموو هیمەتی هەموو لایەکی بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵ و باغداری و مەحافیز و ڕێکخراوەکان و بەڕاستی وردە وردە ساڵانە هەمووی پێشکەوتنی بەخۆیەوە دیوە. ئەوەڵ جار کە ئێمە فیستیڤالمان کرد لە ناو پارکێکی بچووکا بوو، لە ناو مەشتەلێکا بوو، وردە وردە گاشتی ناو ئاستەی ئێستا لێرە جێگەمان نابێتەوە. یعنی هەموو ساڵێکیش تازەگەریەکەین لە ئیشەکانمانە بۆ ئەوەی ئەو میوانانەی کەیەن شتی تازە و شتی جوانتر ببینین. باشە مامۆستا، ئێوە چەندێک پێش فێستیڤالەکە خۆتان ئامادە ئەکەن، هەنارەکانتان ئامادە ئەکەن ڕوو بە هەنار چەند جۆر، یعنی چەند جۆر بەرهەمتان هەیە لە هەنار بۆ ڕوو بە هەنار، شەربەتی هەنار، بە دۆشا و بە وەڵا خۆی هەنار ئێمە بە حەوت جۆر بەشداریمان کردووە. لە باخی گوڵانین لەو بەرەوە لە کەپرەکەمان بە حەوت جۆر بەشداریمان کردووە. هەناریش شتی زۆری لێ دروستەکرێت، ینی لە ڕاستیە خۆی هەنار ئەکرێ بە شەربەت، ئەکرێ بە ڕووبەنار، ئەکرێ بە دەنک بۆ زەڵاتە، دوای ئەوە ئەکرێ بە ترشیات، سرکەی لێ دروستەکرێ، ئەجا توێکڵەکەی بەکارە هێرێ بۆ مەوادی تەجمیل، بۆ بابەتی مەعیدە و ئەوانە، دەنکەکەی ڕۆنی لێوەرەگیرێت، ئیشی زۆری لەسەرەکرێ. هێشتا تەواو نەبووە بە پیشەسازی، پێویستە زیاتر لێکۆڵینەوەی لەسەر بکرێت، زیاتر پەرەی پێ بدرێ. زۆر باشە. مامۆستا باسی ئەوەت کرد کە ئێوە زەیتی زەیتونیشتان هەیە، بەڵێ زەیتی زەیتونیش ئەفرۆشن. ئەوە چۆن ئامادەکاری بووەکەن؟ زەیتونەکان دار زەیتونەکانی خۆتانە؟ ئێمە سێ دۆنم باخی زەیتونمان هەیە، هیر ڕۆنە، تایبەتە بە ڕۆن، لە مانگی 12 عادەتەن زەیتون ئەبێ درەنگ لێکەیتەوە بۆ ئەوەی لە گەڵاوە جارێکی کە ڕۆنەکەی بگەڕێتەوە بۆ ناو دەنکەکانی. لە مانگی 12 ئێمە لێ یەکەینەوە ئەیبێن بۆ مەعمەلی ڕاسان. کارگەی ڕاسان ئەوە باشترین کارگەیە لە ناوچەکە و بگرێت لە زۆر شوێنیش ڕۆنێکی پاک و پوختی جوان کە کوالێتێکی بەرز هەیە. لە فەحسیشمان کردووە لە شوێنانی کەش دەرەجەیەکی زۆر باشیە ناوە مەقابلی ڕۆنی زەیتی ئیسپانی وەساوە. زۆر باشە. باشە جگە لەم بەرهەمەی تر بەرهەمی هەنجیری و شکرا و باسوق و سجوو قەمانەتان هەیە؟ هەموو شتێکمان ئێمە هەنجیرەکان هەیە لێرە مامۆستا؟ ئێمە دوو کەپرمانەیە لە پاشان هەیە؟ بەڵێ ئێمە ئیسا باسوقمان کردووە بەداخەوە لێران نییە ئێسا باسوقمان کردووە، سجووقمان کردووە، سێ نەوع ئینمان خۆشە کردووە، هەنجیرمان خۆشە کردووە لە شوشە و قوتونان، هەر دەبان بۆ توجارەت نا، هەر بۆ بڵێن خزم و دۆست و برادەر و ئەحباب وانەی کە سەردانمانەکەن. ئەوە قەیسی ئایچی قەیسیمان خۆشە کردووە بە شێوەی خۆشەکردن لە ناو شوشە. دیسان وشکمان کردووە بۆ چێشتی قەیسی، هەڵوژەمان خۆش کردووە. یعنی ئەمانە زۆر لە باخەوانەکانیش هەمان ڕێچکەی ئێمە گرنیا ئێمە لەوانەیە لەوانەوە فێر بوو بین. ئیتر هاوکاریەکی باشەیە لە بینمانە بۆ ئەم بەرهەمەوەی لە کۆتایی شتێکی زۆر باش پێشکەس بوو سەردانی کەرانە بکرێت کە دێن بۆ ئێرە سەردانی دەکەن. زۆر زۆر چاکە. ئێمە بن بەدەمی خۆمان نەبێ، هیچ شتێکی محەلی نەبێ و خۆماڵی نەبێ نایخۆین، پێشکەشی ناکەن، نە پێشکەشێکین بە خەڵک نەخۆشمانەی خۆین. بەڵێ باشە مامۆستا، حکوومەتی هەرێم چی یارمەتێکی ئێوە یاوە لە ڕووی کوشت و کاڵیەوە؟ وەڵڵای ئێوەی ڕاستی بێ هیچ یارمەتێکی نەیاوین، هیچی بۆ نەکردوین، هیچی بۆ نەکردوین. تر نازانم، یعنی ئەگەر لەمە ولا شتێ بکە ئەوە هیمەتی خۆیەتی، بەڵام وەک ئەڵێن قەیرانی دارایی و نازانم ئالەم بابەتانە حکومەت ناتوانێت، بەڵام
تا لە 2009 بۆ 2014 یعنی حکوومەت زۆر هاوکاری خەڵکی کرد هی فەلاحەکان هی بە شەتڵ بە پارە بە تەل و تەلبەن بە کڕینی مەواد بە تراکتۆر بە ئەنواع و ئەشکاڵ تا 2014 حکوومەت زۆر هاوکاری خەڵکی کرد لە 2014 ئەم قەیران و بێموچەی و بێپارەی و شتانەوانە دروست بووە هەم لای ئێمە هەم لای حکوومەتیش تۆزێەوە ئیشانە کزی کردووە هیوادارین حکوومەت جارێکی کە ئەم سولفانە زین و کاتەوە و بۆ زراعت زۆر ئیشێکی باشە ئیشەڵڵا مامۆستاگیان زۆر خۆشحاڵم کەم ڕۆبێکۆمان کرد ئیشەڵڵا بە هیوای کاری باشتر و جیاوازتر و ئیشەڵڵا هەموو ساڵێکیش لێرە ببینینەوە بە هەموو ساڵێ من لێرە مەگەر عەمر باقی بێ ئیشەڵڵا زۆر سپاس.